کورد خەریکە بێتە لایەنی سێهەم لە ناو معادلەکەیە بە تایبەتی وەکو باسم کرد لە کاتێکە کە شیعە کۆبنەوە و لە هەمان کاتیشە من نازانم ئەمەی سونەش تا کەی بەردەوامە بێ بەڵام ئێستا هیچ نەبێ کۆبوونەوە و ئەنجومەنێکی سیاسیان پێک هێناوە بۆیە پارتەوازیی کورد زۆر کێشە دروستەکە چەندە سنگ و پێگەی کورد لە ماوەی ڕابردوو لاواز بوو هێندەی تر لاوازێکە بە تایبەتی کە ئێستا سونە داوای پۆستی سەرۆک کۆماری عێراقەکەن و ئێمە کۆمەڵە کێشەی دوورمەودامان لەگەڵ عێراق تا ئێستا بەڵ پەسێراوی ماوەتەوە کێشەی خاکە کێشەی هاوبەشیکردنە لە چۆنێتی دروستکردنی بڕیار لە ئاسی دامەزراوە فدرالیەکانە کێشەی بودجەیە کێشەی نەوتە کە ئەمە هەموو ئەمانە پێویستی بەوە هەیە لە خولی داهاتوو ئەنجومەنی نوێنەرانی عێراق پرسانەیەک لا بکرێنەوە بۆیە ئەم پەرتەوازەیە زیانێکی گەورە لە کورد دەدات لە بەغدا لە ماوەی داهاتوو و لە هەمان کاتیشدا جەنابەت باسی ناوچە جەناکۆکەکانت کرد لە ڕاستیە لە دەستدانی ئەو کورسیانە تەنها هێندە گرنگ نییە ئەوەندەی ئەوە گرنگە کە ئێستا ئێمە سەرنج لەوە بدەین بۆ نمونە لە شوێنێکی وەکو کەرکووکە لە پارێزگای کەرکووکە کۆی دەنگی سونە و تورکمان کۆکەیتەوە لە کۆی دەنگی لیستە کوردیەکان زیاترە و ئەمە زەنگێکی مەترسیدارە پێویستەکات ئەمە بەجددی وەربگیرێ ئەم دۆخە دیموگرافی ئێستای ناوچە جەناکۆکەکان بەجددی وەربگیرێ و ئەمە بۆ مووسڵیش ڕاستە و ئەمە بۆ سەلاحەدینیش ڕاستە ئەمە بۆ دیالەش ڕاستە